هیچ پارێزگایەک نییە لە عێراق ڕوبەرەکەی هێندەی بەغدا بچووک بێت. هیچ پارێزگایەکیش نییە لە عێراق هێندەی بەغدا دانیشتووی زۆر بێت. ئەوە تا 9 ملیۆن کەس لەسەر ڕوبەری 4500 کیلۆمەتر دووجا دانیشن. جاو کاتەی لە شەقام و کوچەکانی پاریس قڕوچڵپا و تا سنگی ئەسپوی ئەسرە هات لەم بەغدایی لەمەڕ خۆمان کاژێری لمین دروستەکرا. بەڵام ئەو نانە ئەمڕۆ لە خوان. ئەڵڵا فەیروز 47 ساڵ لەمەوە بەر گۆرانی بە باڵای بەغدا و دیمەنەکانی ئەوتووە. ئەفسوس فەیروز ئێستا دیژلەکەت 90 لە 100 پیس بووە. ڕۆژانە 700,000 مەتر سێجا ئاوەڕۆی پیس و قورس ئەڕژێن نەناوی. ڕاستە بەغداد وە شوعەرا و وەسوەر و ذەهەب الزەمان، بەڵام ذەهەبوو ئەو دیمەنە جوانانە ڕۆیشت و نەمان. بغداد والشعراء والصور ذهب الزمان وضوءه. فەیروز ئەفسوس ئەو عەیامە گوزەشت. سڵاوتان لێبێت و کاتتان باش. من محەممەدی شێخ فاتحم. باسی پارێزگای بەغداتان بۆکەم. ئەو شارەی کە لە هەموو دنیادا یەکێکە لە ناسراوترین شارەکان، بەخاز بێ یا بەخراو هەمووی ناسێ. یەکێکە لە کاریگەرترین شارەکان. کێشەی گەورەی بریتیە لە کەمی بودجە، لە جێبەجێکردن و خەرجکردنی بودجەکەی، لە پرۆژە خزمەتگوزاریەکانی. ئاوەکەی پیس بووە، خاکەکەی پیس بووە، هەواکەی پیس بووە، ژمارێکی زۆر لە دانیشتوانی تێدایە، کێشەی ترافیک بە هەر لەو لاوە بوەستێ بەڕاستی. ئێستا و دیمەنانی کە لەسەر شاشێ دەیبینن باسی کاندیدەکانی بەغداتان بۆکەم. ژمارەیەکی زۆر کاندید لە بەغداد، خەڵک لە بەغدا خۆیان بربژێر کردەوە بۆ ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. حەزەکەم باسیەوەتان بۆکەم با بزانین چەند کەس چەند بربژێر لە بەغدا هەیە و بوانێت تا چەندێک پارە خەرجکەن بڕێ و بودجێ چەند دەکات خەرجی بکەن. 1456 بربژێر هەیە لە بەغدا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. بۆیان هەیە تاوەکو 912 ملیار و 200 ملیۆن دینار خەرجکەن. ئەمە سەقفەکەیەتی هەیە گیرفانی حمولەتی ئەوەی نیەوەندە خەرج ناکە، هەیشە زۆر لەوە زیاتر خەرجەکات. جای وای ئێوارەخوانێک 20 بۆ 30 ملیۆن دینار خەرجەکرێت. ئەگەر ئەمانە ئەو بڕەپارەیە خەرجکەن بە هەمویانەوە تریلیۆنێک و 328 ملیار دینار خەرجەکەن. بڕێکی هێجگار زۆرە. کێشەکە زانی لە چیە؟ لەوایە ئەمان ئەم خۆیان بربژێر کردووە بۆی بتوانن بودجێ پەرەپێدانی پارێزگاکان خەرجکەن. یەکێ لە ئیشە سەرەکیەکان ئەوەیە. جایەسا لێرە بۆتانی باسەکە. ئەگەر بربژێرێک هەموو ئەو پارێک هەیە خەرجی نەکەن 912 ملیارەکە خەرج نەکەن هەرێکیان یەکی لە 150 پارێ خەرجکن، واتە لە برێوی تریلیۆن و 320 ملیار خەرجکەن، 665 ملیار دینار خەرجکەن. ئەمانە بۆ 4 ساڵە. بودجەی پەرەپێدان خۆی هەر هەمووی یعنی ساڵانە 434 یعنی بۆ ساڵی 2023 434 ملیار دینار بودجێ پەرەپێدانی پارێزگای بەغدایە. ئەگەر 4 ساڵ کۆکەینەوە هەر هەمووی خۆی بەگشتی تریلیۆنێک و 700 ملیارەکان. یعنی ئەم بربژێرانە ئەگەر پارەکەی خۆیان خەرجکەن تریلیۆنێک و 300 ملیار خەرجەکەن، ئەگەر بودجەی پەرەپێدان هەر هەموویشی خەرج بکرێت و دابین بکرێت تریلیۆنێک و 700 ملیارە. یعنی ئەمەلەیەکی حسابی زۆر سەیرە. وەکوایە تۆ 20,000 بسووتێنی بۆی 10,000 پێ بدۆزیتەوە. وەکوایە 10,000 دینارە پارە قەرز لای کەسێک بێ لە سلێمانی، لێرە هەڵتەک سلف لێبەی لە هەولێرە بڕۆیتەوە بۆ سلێمانی 25,000 بە بەنزین ئەمەچی وڵات 10,000 قەرزەکە وەرەگریتەوە. ڕەنگە دەکەش نەیات وڵێ وڵا بەس 5,000 پێ. بۆچی؟ چونکە ئەوەی کە دیارە تریلیۆنێک و 300 ملیارەکە خەرجەکرێ. بەس ئایا بودجێ پەرەپێدان هەمووی خەرجەکرێیان نا؟ ئەگەر هەمووشی خەرجکرێت یعنی ئێمە ئەگەر لە 150 خەرجکەن کاندیدەکان لە 140 بودجێ پەرەپێدان ئەکات کە تریلیۆنێک و 700 ملیارەکە ئەوە بۆ 4 ساڵ. ئەوە یەکێکە لەو شتە سەرنجڕاکێشانەی کە ئێستا دۆخی کەمپینەکانی هەڵبژاردننی تیا لە بەغدا. مەترسیدارترین شتان بۆ باسەکەم لەسەر بەغدا ئەوەی پەیوەندی بە دیجلەوە هەیە 90 لە 100 پیس بووە.
لە هەژدە ویزگەی ئاوەڕۆوە بەبێ ئەوەی پاک بکرێتەوە و چارەسەر بکرێت پاشەڕۆ و ئاوەڕۆی قورس و پیس لە کارگە و لە نەخۆشخانە هەمووی فڕێدرێتە دیجلەوە بەبێ حەسیب بەبێ ڕەقیب. ئەوە دیمەنی دیجلەیە، نە بە کەڵکی بەکارێنان دێ نە خواردنەوە تا دێت ئاوەکەی کەمەکات و پیسیەکانی زیادەکات. ئەم زاتە بەڕێزەوە حاجی عەدنانە، ڕاوچی ماسیە لە ڕووباری دیجلە، داد و بێدادێتی دەردەڵێکی زۆر زۆرەکە. بابزانین چیەڵێت بۆچی ناڕازیە، لە چی ناڕازیە، با گوێ لە قسەکانی بگریم زانین چیەڵێ. يجرب كل هاي الأنقاض هسه ماي ماكو. پێشتر ئەو هەبوو بۆ ڕاماڵین ئەو پاشمەوە پیسایانە، بەڵام ئێستا ئەوەی پێویست نییە، بۆیە مادە پیسکەرەکان زیاد دەبن. پێشتر کاتێک بوتڵێک ئاوت فرێدەدایە ناو ڕووبارەکە ئاوەکە ڕوون دەبوو، بەڵام ئەو کاتە ئاستی ئاو سی ئەوەندەی ئەمڕۆ بوو، چونکە پیسی و پیسکەرەکان دەشواتەوە. بەڵام ناوچەکانی ئەمڕۆمان هەموو پڕە لە ئازار و نەخۆشی. ئەم دۆخ هەموو کۆمەلگای عێراقیش دەگرێتەوە. حال بقيت كل المجتمع العراقي عيني. جاران یەکێک ئیشتیهای خواردنی نەبووایە، ئەیان بردە ڕۆخی دیژلە ماسێکی برژاوانە خسە بەردەسی، دوایی بەس دڕک و ئێسقانەکانی هێشتەوە. جای ئێوارانی بەغدا و سمت مەزگوف و دیژلە سیانەیەکی لێکدانە بڕاون. بەس ئێستاوە دیمەنی ڕۆخی دیژلەیە ببین زان شوەزعەکە چکارە ساتێکی گەورەی ژینگەیە لە ناوەڕاستی بەغدا. ئەوە هاوڵاتێکە زۆر بە جوانی شەرفی حاڵی خۆیەکە، با ئەو دیمەنانە ببینی کە لە پۆرتاڵی ڕووداوی عەرەبی بڵاو بووە. سپاسی ڕێزدار سەرۆکوەزیران دەکەین، هەروەها سوپاس بۆ سەرۆکی ئەنجومەن نوێنەران، هەروەها سوپاس فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەکەی، هەروەها سەرۆک کۆمار و هەروەها پارێزگاری بەغدا. خوای گەورە پاداشتان بداتەوە تاوەکو ببینین بزانین عێراقمان ئاوەڕۆکەمان چۆنە کاتێکەڵ با ڕووباری دیزلە دەبێ سیرکە. ئێمە برایان ئەمڕۆ لە ژێر پردەکەینەوە. ئەم بابەتە بەرنایە مەروە بە ئاسانی، کێشەیەکی ئەجگار گەورەیە کە بەغداد و بەغدادەکان پێوەی گرفتار بوون. باسی کەیسێکی دیکەتان بۆکەم، باسی ئەم زاتتان بۆکەم. ئەبوو مستەفا تەبیعەتی ئەو کەسەیەک هەیە کاڵێ دوورکوژی نزیک خەسار، خۆی نا دۆخەکەی وایە. لە دوورەوە ئەزانی کە ئەبوو مستەفا ماڵی لەسەر ڕۆخی دیژلەیە، ئیترە بێت ئێرەی پێبەری، بڵێ ئەو خوا پێداوە ماڵەکەی ڤیوێکی زۆر جوانی هەیە، دیمەنەکەی زۆر جوانە لەسەر بەحرە، بەڵام کە نزیکە بیتەوە لێی کۆڵەوارە داد و بێدادێتی ئەڵێ بۆگە نەرکوشتینی نزیک خەساریەوە نەبێت چییە. ئەمیش زۆر بێزارە، با بزانین بێزارەکەی لە چییە. ئەوەگە لە کافتریایەکە بێ بڵێ بێزارم 10 زاری بۆ فڕێن، بەڵام لەوێ کە زاری بۆ فڕێن نایە، بۆ چونکە دۆخەکەی زۆر خراپە. والله نفايات تجي هوايه من هناك، حتى حيوانات ميته تجي من بالله. پاشماوەیەکی زۆرمان لە ڕێگەی ئاوە بۆ دێت، تەنانەت ئاژەڵە مردارووەکان و ئاوەڕۆی شارە پزیشکەکانیش دەڕژێنە نێو ڕووبارەکەەوە. ئەمەش هەمووی پیسبوونە. لەوە خراپتر وەزارەتی تەندروستیە کە دەبێت چاودێری ئەم بابەتە بکات، نەک ڕووبارەکە پیس بکات. شەوانە بۆنی هێندە ناخۆشمان بۆ دێت کە بەرگەی ناگرین. جامە بەسمە ئەم بابەتە گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز عەمار ستار کە بەڕێزیان بربژێری فراکسیۆنی دەوڵەتی یاسان بۆ ئەنجومەنی پارێزگای بەغدا کە لە بەغدا لەگەڵماندایە. بەڕێز ستار و کاتت باش، هیوادارم کەمپینێکی زۆر باشت بەڕێ کردبێ. یەکێک لە ئاڵنگارە گەورەکان بریتیە لە پیسبوونی ئاوی دیجلە. ئێستا فرەدانی پاشەڕۆ و ئاوی ئاوەڕۆی نەخۆشخانە و کارگەکان بووە بە دیاردەیەکی بەربڵاو. لە بەرنامەی کارتانە هەیە چۆن ئەم بابەتە چارەسەر دەکەن؟ بسم الله الرحمن الرحيم. تحية لك سيدي الكريم ولجميع الأخوة متابعين قناتكم الكريمة. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاو لە جەنابەت و هەموو بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. پیسبوونی ڕووباری دیجلە لە بەغدای پایتەخت ئاڵنگاریەکی گەورەیە، چونکە زۆرینەی ئاوی ئاوەڕۆکان دەڕێژرێتە نێو ئەو ڕووبارە مێژوویەوە کە بۆ عێراق و بەغدا بەگشتی ڕووبارێکی زۆر گرنگە.
چونکە سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوەی هاوڵاتیانە، هەروەها سەرچاوی ئاودانی زەویە کشتتوکاڵیەکانە لە بەغداوە تاوەکو باشووری عێراق. دەکرێت سوود لە ئەزمموی وڵاتانی دراوسێ وەرگین لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئاوەڕۆ و دەکرێت ئەو ئاوەڕۆیە بەکاربهێنرێت لە بری ئەوەی برژێتە نێو ڕووباری دجلە و بە شێوەیەکی باشتر بەکاربهێنرێت و سوودی لێ وەربگیرێت، چونکە ئەمە تاوانە دەرحەق بە ڕووباری دجلە، نەک تەنیا لە ڕووی پیسبوونی ڕووباری دجلەوە، بەڵکو لە ڕووی ئەو بابەتانش کە کار لەسەر چارەسەرکردنیان دەکەین، لەوانش گواستنەوە، کشتتوکاڵ، تەندروستی، پەروەردە و فێرکردن. من دەزانم بەغدا کۆمەڵە کێشەی گەورەی هەیە، بەڵام ئەو سیستمی ئاوەڕۆیی کە بۆ بەغدا دروست کراوە بۆ بەغدایەک بووە کە ژمارەی دانیشتوانەکەی 3 ملیۆن کەس بێ، نەک 9 ملیۆن کەس. یعنی ئێوە پلانتان هەیە بودجێک تەرخان بکرێت لە داهاتووە سیستمی ئاوەڕۆی بەغدا چارەسەر بکرێت. بالي سيد الكريم، يعني تشخيصك دقيق جدا. بغداد الآن تشهد تضخم سكاني كبير. بەڵێ بەڕێزم، قسەکەت زۆر دروستە. ئێستا دانیشتوان و ژێرخانی بەغدا بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکەن. ساڵانێکی درێژە ئەو شارە پێشکەوتنی کردەیی بەدەست نەهێناوە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئیدارەدانی ئەو مەلەفانەی کە تایبەتن بە بەغدای پایتەخت و عێراق بەگشتی. ئێستا پشت بەخوا حکوومەتی داهاتوو بە ئاراستەی باشترکردنی دۆخی خزمەتگوزاری لە تەواوی عێراق هەنگاو دەنێت. کاری هەرە لە پێشینەشی چارەسەرکردنی ئاوەڕۆ و پیسبوونی ژینگەیە، بە تایبەتی ژینگەی ڕووبارەکان. بە تایبەتی لە ئیتیلافی دەوڵەتی یاسا دەبێت بەجددی هەوڵ بدەین و پلانی گونجاویشمان داناوە بۆ چارەسەری دۆخی ژینگە و تەندروستی بەغدای پایتەخت، ئەویش لە ڕێگەی باشترکردنی ئاوەڕۆکان و زیادکردنیان. هەروەها گونجاندنیان لەگەڵ ژمارەی دانیشتوان و گەشەکردنی بەغدای پایتەخت و پشت بەخوا جددین لە تەرخانکردنی پارەی پێویست تاوەکو بەغدا بگاتە ئاستی پایتەختەکانی عەرەبی و جیهانی بەو شێوەیەی شیاوی ئەو پایتەختە مێژوویەیە. التاريخي لهذه العاصمة الكبيرة جدا. ئێمە هەومان دەزانین لە دوای قاهیرەوە دووەم گەورەترین شاری عەرەبی بەغدایە، بەڵام هەمیشە لە ڕیزبەندی 10 پیسترین شارەکانی جیهان لە ڕووی کەش و هەواوە هەر بەغدایە. یعنی ئەزانی لە کۆی 7 ملیۆن ئۆتۆمبیل لە عێراقا 4 ملیۆنی لە بەغدایە. ئەمە کێشەیەکی ئەجگار گەورەیە. بۆ بابەتی هاتوچۆ چیتان کردووە؟ یعنی چۆنم بابەتە چارەسەرەکەن؟ حقيقة أزمة التلوث البيئي الآن أصبحت هي أزمة عالمية بسبب زيادة عدد السيارات واستخدام. لە ڕاستیدا قەیرانی پیسبوونی ژینگە ئێستا بۆتە قەیرانێکی جیهانی. ئەوەش بەهۆی زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل و بەکارهێنانی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل و زیادبوونی کارگە و پیشەسازیەکان لە نێوخۆی پایتەختەکان بەگشتی. پیسبوونی ژینگە لە بەغدا هەستی پێ دەکرێت و تێبینی دەکرێت لەگەڵ زیادبوونی بەرچاوی ژمارەی ئۆتۆمبیلەکان. ئێستا حکوومەتی فدرال بەجددی کار دەکات بۆ زیادکردنی ڕێگەکانی دەرەوە و ناوە بە دەوری بەغدا و دەیەوێت گرنگی بە کەرتی گواستنەوە بدات. ئێستا هەوڵێکی چڕ هەیە بۆ هاندانی هاوڵاتیانی عێراق تاوەکو زیاتر ئۆتۆمبیلی کارەبایی بەکاربێنن کە پیسبوونی ژینگە کەم دەکەنەوە. على الشحن الكهربائي التي تقلل من نسبة التلوث البيئي في العاصمة. بەڕێز عەمار سەر بەربژێری دەوڵەتی یاسا بۆ ئەنجومەنی پارێزگای بەغدا سوپاس دەکەم لە بەغداوە لەگەڵمان نابوویت. هەر بژیت.
ئەیام زەمانەوە بەغدایە و بە پاسی دووقاتەوە کاتێک بەغداد و پایتەختەکانی دیکە پاسی دووقات و شەقام و ڕێوبانی باشیان نەبوو شێ هەیبوو بەڵام ئێستا باباسی دۆخی خراپی هاتو چۆتان بۆ بکەم لە بەغدا لە کۆی 7 ملیۆن ئۆتۆمبیل لە عێراقا دەبینن ها 4 ملیۆنی لە بەغدا 4 ملیۆن یعنی لە 157 دەبینن ها دیارە لە 157 هەرچی ئۆتۆمبیلی عێراقەیە لە بەغا کۆبووەتەوە بە هەردوو کەسێک دەبینن هەردوو کەسێک و ئۆتۆمبیلێکیان بەرەکرد ێزگار گەورەی هەر ئۆتۆمبیل نییە ئەو کاری گواستنەوەی دیکە شێکە ئەوەی دیکە دۆخی شەقامەکانی بەغدای شەپڕێ و گرفتار کردووە ئەمە کێشەیەشی گەورە لە بەردەم ما بۆ باسکردن لە پشتی شەوە کێشەیەکی دیکەتان بۆ باسەکە ئێستا باسی خزمەتگوزارێکی گرنگتان بۆکەم خزمەتگوزارێکی گشتیەوی پەیوەندی بە کەرتی پزیشکیەوەیە خزمەتگوزاری تەندروستی بابزانی لە بەغدا 105 نەخۆشخانەی تایبەت و ئەهلی تێدایە 2622 پزیشکی تێدایە 4466 پزیشکی ددانی لێ ئەوەی پەیوەندی بە دەرمانخانەوەیە 5353 دەرمانخانەشی تێدایە باش ئەمە سەبارەت بەو خزمەتگوزاریە بە گشتی کە چۆنە بەڵام ئێستا کاتیەوەی بۆتانی باسکەم بزانم پشتی هەر کەسێک لەم خزمەتگوزاریە گشتیانە چۆنە دیقەت بفەرمونون هەر 935 کەسێک پزیشێکی گشتی بەرەکەوێ هەر 2000 کەسێک پزیشێکی ددانی بەرەکەوێ هەر 1600 کەسێکیش دەرمانخانەیەشی بەرەکەوێ ئەمە سەبارەت بە خزمەتگوزاری تەندروستی بەڵام ئێستا گەر باسی جۆرێکی دیکە لە خزمەتگوزاریتان بۆ بکەم ئەویش پەیوەندی بە باخچەی منداڵانەوە هەیە باو زانیاریانی کە ئێستا دێنە سەر شاشە دەیبێنن پەیوەندی بەم جۆرە خزمەتگوزاریە کە لە بەغدا هەیە با بزانین چەند باخچەی منداڵان هەیە 330 باخچەی منداڵان هەیە 273 منداڵ باخچەیەشی بەرەکەوێت ساڵانە کێشەکەوێ 92,000 منداڵ زیادەکە بۆی بچنە ناو باخچەی منداڵان و خزمەتگوزاریان بۆ دابین بکرێت باش ئێستا باسی شتێکی دیکەتان بووە کە منش پەیوەندی بە هەژاری و بێکاری و بێدەرەتانی و هەیە لە بەغدا کە تا دێ ژمارەکانی لە زیادبوودا جاران کەسێک کاری دەست نەکەوت چوو لە بەغا کارێکی پێیاکرد و ئێستش ڕاستیەکەی ئیشی زۆری تێدایە بەڵام شارێکە 9 ملیۆن کەسی تایە ینی بێگومان کێشەی گەورە هەر دروستە بێت ئۆکێ ئەمە واکە کە من چی بکەم دەستم ناگرێت بۆ ئەوەی باسیەم بابەتە نەکەم باسی واکەم کە لە بەغدا ڕێژەی بێکاری چەندە و چەند بێکارەیە هەژاری چەندە و چەند هەژار هەیە لە 9.8 بەغدادەکان بێکارن یعنی 918,000 کەس لە بەغدا ئێستا بێکارە و بە دوای کاراگەڕە و کارێکی گونجاوی دەست ناکەوێت لە 112 خەڵک لە بەغدا هەژارن یعنی 750,000 کەس لە بەغدا هەژارن ئەمانش کۆمەڵێک پێنوێن و ئاماژەی مەترسیدارن کە پەیوەندی بە دۆخی ئابووری بەغداوە هەیە بەڵام ئەم قسانار ماوێتی بۆیە پێویستم بەوەیە هەستیار قادر بێتە ئەستۆدیۆ قسەکانی تەواو بکەم هەستیار کە هات ئەیتر ئەلحسان و بێتەمە ختامەکەی میسکە زۆر بەخێری هەستیار تەوانی وازانن کە ئیدیتۆری دەسکی عێراقیە ئامادەکار و پرۆدیوسەری ئەم بەرنامەیەشە کاکە سیار باباسی کێشات و چۆ بکەین لە بەغدا ینی لە کۆی 7 ملیۆن ئۆتۆمبیل 4 ملیۆن ئۆتۆمبیلی لە بەغدایە ئەم قەرەباڵغیە چییە؟ سەرێشەیەکی دیکە هەیە لە بەغدا جۆرێک لە ئۆتۆمبیل؟ بەڵێ لە ئۆتۆمبیل جۆرێک لە ماتۆری سەتایی هەیە توکتوکی پێڵن ئەوە ژمارەکەی ملیۆنێک تێپەڕیوە 1 ملیۆن تێپەڕیوە ئەمە ئاسانە بە بواستنەوە خەڵک زیاتر ئەمە بەکارهێنێ لەبەر قەرەباڵغی جادەکان ینی ئەمە یەکێکە لە ینی جگە لە ئۆتۆمبیل ئەم سەرێشەی دیکەشی بۆ جۆ لەوە نەبێ خەڵ بە عەرەبی قساکە تابلۆ نەبینی هەستەکەی لە کاراچیستان دڵهی وانە ئەو کێشەی گەورەیە چۆن هیچ پلانەکەی چارەسەر بکرێن خۆی پرۆژەیەکی گەورە هەیە بە حساب بۆ بەغا جێبەجێ بکرێەوەی کە شەمەندەفەرێکی هەڵواسرا و دروست بکرێت خۆی ئەم پرۆژەیە بۆ 2014 دەستی پێ بکرایە نەکرا بەبوونی کۆمەڵە کێشەوە ئەم پرۆژەیە بە پێ ئەو پلانی کە بۆیان داناوە تاوان 2.5 میلیارد دلاری تێچێ 5 ساڵی پێچێت تا تەواوە بێ هیچ دەست کراوە بە ئیشکرد لە قۆناغی ئەوەیە کە
مثلا پرۆپۆزەڵەکە بەم بە کۆمپانیاکان چیە تەقدیمیەکە ئەوەی کە لەسەر حکوومەتی عێراقی بخۆی هەنێ سەکۆی ئەمانەیە کردوێتی بەپی ئەوەی کە هەیەە لە ینی لە پلانەکەیە لە سعاتێکا توانێت 30,000 کەس هاتچۆ پێ بکە 20 کیلۆمەترە ینی ڕەنگە هەنێک لە ینی نەک هەندێک زۆر لە کێشەکانی هاتوچۆ لە بەغا چارەسەرەکە بەڵام ئەوەیە کە پرۆژەکە جارێ باش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە 5 ساڵیشی پێچ باشە شتێکی گرنگ کە حەزەکەم باسی کەین ئەوەیە کە ژماری بەربژێرەکانی بەغدا زۆرە و پیشاونتراو کاتوان زۆر خەرجکەن ینی ئەمە چۆنی ئەم خەرجکرد خۆی ئەوە پێوەرێکە کە کۆمسیۆن دایناوە دیاری کردووە بۆ ئەوەی کە هەر بەربژێرێک توانێت تا چەند پارە لە بانگەشەڵ ژاردنا خەرجکە و پێوەرەکە ئەوەیە کە 250 دیناری خۆمان لە هەر پارێزگایەک هەر بەربژێرێکی سەربەخۆ ئەو 250,000 بۆ زەربی ژماری دەنگدەرانی پارێزگاکەکەن چەنە دەرچوو ئەوە ئەخی سەختێتی یعنی لەوە زیاتر ناتوانێت خەرجکە باشە بەڵام ئەگەر بەربژێرەکە لە ناو لیستەکانە بێ پارەکە زیاترەکە چونکە جگەلەوەی کە کەڕەتی ژماری دەنگدەرانەکرێ کەڕەتی ژماری کاندیدی ناو لیستەکەشیەکرێەوە زیاترەکە ینی بەربژێرێکی بەغدا توان زیاتر خەرجکە بەڵێ لەبەرەوەی ژماری دەنگدەرانی زۆرە بەڵام ڕەنگە هەنێکیان بتوان زۆتریش خەرجکەن لەو 912 ملیۆن ئەوەیە بەڵام کۆمسیۆن ئەم ژمارەی داناوە بۆڵێن لەوە بترازێن ئایاساییە بە هەرچەنە من لەوەی کە لەگەڵیان قسەم کردووە زۆر قورسە خۆتۆ دەست ناکەی وەصل و سەڵات و زۆر سپاس دەکەم گوشراوێکی قسەکانمان لە راپۆرتێکە بینین لێرەوە سەیریکەین کاکەسیار زانیاری زۆر وردی تێتایە ئەیتر ئێمە لێرەوە ئاڵێن خۆحافیز بەغدا بچووکترین پارێزگای عێراقە و زۆرترین خەڵکیش هەر لەوەیە. لە دوای قاهیرەوە قەرەباڵغترین شاری عەرەبیە 9 ملیۆن کەس لە کەمتر لە 5,000 کیلۆمەتری بەغدا دەژین. یەکی 2 مەتریان بەردەکەوێت. 8 ملیار بەرمیل نەوت لە ژێر خاکەکەی هەیە، بەڵام نزیکە 1 ملیۆن دانیشتووی بێکار دەسوڕێنەوە. زیاتر لە نیوەی ئۆتۆمبیلەکانی عێراق لە بەغدا دەسوڕێنەوە. هەردوو هاوڵاتیەک ئۆتۆمبیلێکیان لەو 4 ملیۆنە بەردەکەوێت کە لە شارەکەن. هەمیشە لە ڕیزبەندی پیسترین شارەکانی دنیا بەغدا لە لیستەکەدا هەیە. ڕەنگە ئەو 1456 بەربژێرەکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا نزیکەی 1 تریلیۆن و 300 ملیار خەرج بکەن، بەڵام بودجەی پەرەپێدانی شارەکە بۆ 4 ساڵ هەمووی 1 تریلیۆن و 700 ملیار دینارە.